بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین دەچینە لای تەوری یەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارەت بە یەکێک لە ڕۆژە جیهانیەکانە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شاخە. هەڵبەتە شاخ یەکێکە لە ئەو دیاردە سروشتیانی یاخۆ نەوتە سروشتیانی کە لە هەر زۆربەی وڵاتانی جیهاندا شاخ بوونی هەیە. هەڵبەتە شاخ جیاواز لەو کاریگەریە سروشتیانی کە لەسەر ژینگە هەیەی لەگەڵ ئەوەشدا شاخ لە هەر وڵاتێک تایبەتی لە هەرێمی کوردستان و بۆ کورد توانین بڵێن خاوەن پێگە و یاخۆت خاوەن مێژوویەکی تایبەت بە خۆیەتی کە هەمیشە ئێمە لە دۆخە دژوارەکان و دۆخە جیاوازەکاندا پەنامان بۆ شاخ بردووە. بەڵام ئێمە ئەمڕۆ سەبارەت بە شاخەوانی سەبارەت بە پێگە و ڕۆڵی شاخ لە هەر ناوچەیەک و گرنگەکەی بۆ شاخەوانان چی دەبێت یاخۆت شاخەوانان زیاتر لە هەر تاکێکی دیکە لە کۆمەڵگەدا بەرکەوتەی شاخن یاخۆت ئەزمموی شاخەوانیان هەیە و بەداو شاخەکاندا گوزەریان کردووە باشتر ئەوان لە تایبەتمەندی شاخەکان تێدەکەن باشتر لە ئەو کاریگەریانە تێدەکەن کە گۆڕانی کەشوهەوا لەسەر شاخەکاندا دروستیان کرد. مە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕۆژی جیهانی شاخ و هەروە سەبارەت بە ئەزمموی یەکێک لە گروپە شاخەوانەکان کە گروپی شاخەوانی چەرمۆن ڕاستەوخۆ دوو شاخەوان لای من ئامادەن کە یەکێکیان کاکەمیرە بچووکترین شاخەوانی کوردستان و عێراقا تەمەنی تەنیا 8 ساڵە لەگەڵ ئەوەشدا ماوەی 2 ساڵ دەبێت کە کاکەمیر باکاری شاخەوانیەوە یاخود خولێ کاری شاخەوانی هەیە. مە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕۆژی جیهانی شاخ و هەروەها سەبارەت بە ئەزمموی ئەم گروپە دەچمە لای میوانەکان حەمید هادی کە بەڕێزیان وتەبێژی یاخود ڕاگەاند گروپی شاخەوانی چەرمۆن گروپی شاخەوانی چەرمۆن و کاکەمیری شاخەوانێکە کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ مندا ئامادەن. زۆر بەخێر بێن. سەلامەت بی، زۆر سپاس بە سەلامەتیکا بەڕێزن. ئێوە زۆر بەخێر بن. کاکەمی زۆر بەخێر بیت. دواتر ئێمە لای تۆ پرسیارە لێکەم بۆی کە چۆنی بوو حەزت بە شاخەوانی بوو، چۆنی بوو کە لەگەڵ کەسانی لە خۆ زۆر گەورەتردا ئەم ئەزممونە تێپەڕین. بەڵام دەچمە لای کاک حەمید ئەم ڕۆژی جیهانی شاخە وەکو لە پێشەکەکەشدا ئاماژەم پێکرد شاخەوانە ناتوانین بڵین زیاتر لە هەر تاکێکی دیکەی کۆمەڵگا بەرکەوتی شاخن و زیاتر لە هەر تاکێکی دیکەی کۆمەڵگا ئەزممونیان لەگەڵ شاخدا هەیە. دەمێ بزانم دەستپێک چی هەیە بۆ ڕۆژی جیهانی شاخ وەروەها شاخ لای ئێوە تایبەتی بۆ شاخەوانان چی دەگەێنێت؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوا زۆر سپاس بۆ بەڕێستان و کەناڵی کورسات کە بابەتەی ئەم تایبەت کرد بە ئەم ڕۆژی جیهانی شاخە. دیارە ئێمە وەکو گروپێکی شاخەوانی لێرەوە لە ڕۆژی جیهانی شاخە پیرۆزبایی لە تەواوی شاخەوانانی کوردستانەکەین و لە تۆڕی شاخەوانی کوردستان چونکە ئەم ڕۆژە ڕێکەوتە بێ لەگەڵ ساڵیادی دامەزرانی تۆڕی شاخەوانی کوردستان کە پەیوەستە بە کاروباری شاخەوانان لە کوردستانە. دیارە ئێمەش گروپێکی شاخەوانی و ژینگە دۆستین لە سنووری قەزای چەمچماڵ لەو تۆڕە بەشدارین. بۆیە لەم ڕۆژە پیرۆزبایی لە تەواوی شاخەوانانی کوردستانەکەین و تۆڕی شاخەوانی کوردستانیش بڕیاری داوە لە 12 2024 کە ڕۆژی هەینیەکە کەرنەڤاڵێکی تایبەت بەو یادە لە دۆڵی هەناران لە شاخی چایر لە زەر زنجیرە چیای پیرەمەگرون ساز بکات و بۆ هەموو گروپەکە شاخەوانەکان کە لەو تۆڕەیە بەشدارن. بۆیە ئێمە دووبارە لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە تەواوی شاخەوانانی کوردستانەکەین کەوا ئەم ڕۆژە ڕۆژی جیهانی شاخە و هەر بەم بۆنێشەوە دوێنێ لە کەمپی جوتەدار لە قەزای شەقڵاوە فیدراسیۆنی شاخەوانیش بە هاوبەشی لەگەڵ تۆڕی شاخەوانی کوردستان کەرنەڤاڵێکی تایبەتیان کرد ئەوانیش لەو سنوورە تایبەت بە شاخەوانان. کاک حەمید پێشترش باستمەوە کە ئێوە لە هەر تاکێکی دیکە زیاترین بەرکەوتنتان لەگەڵ شاخدا هەیە. ئێستادا ئێوە شاخەکانی هەرێمی کوردستان چۆن دەبین؟ ئایا گۆڕانی کەشوهەوا کاریگەری لەسەر شاخەکان چی بووە یاخۆت کاریگەری مرۆیەکان بەگشتی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان و لەسەر شاخەکان چی؟ بەڵێ دیارە ئێمە لە کوردستانە خۆی گەورە سروشتێکی تایبەتی بە کوردستان بەخشیوە کە تایبەتی شاخەکانی کوردستان دیمەنێکی زۆر ناوازە و جوانی هەیە. بەڵام ئێمەی مرۆڤ هەم ئێمەی مرۆڤ و هەم کاریگەری کەشوهەوا ئەبینین لەسەر شاخەکان کوردستانە دروست بووە. بە تایبەتی کاریگەری کەشوهەوا ئەبینین بەهۆی ئەوەی کە چەند ساڵێک با بڵێن بێبارانی ڕووی لە ناوچەکانی کوردستان کردووە. ئەمە بۆتە هۆی کەوەی فەوتاندنی بەشێک لە دار و درەخت و ڕووەکەکان لە چیاکانی کوردستان. پاشان جگە لەوە کاریگەریە مرۆییەکان کە مرۆڤ دەستی گەیەوە بۆ ناوچانە بەداخەوە ئەبینین بەشێک لەوانە کە هەست بە بەرپرسیارەتی ناکەن کاتێک کە ئەگەن ئەوێ ئەبینین دارەکانی ئەبڕنەوە.
دەستکاری سروشتی شاخەکانەکەن. سروشتی شاخەکان شێوا بێت؟ بەڵێ لە زۆربەی شوێنەکان شێوان وێنە پاشان ئەو گەشتیارانی کە ڕوو لەژ ناو شاخەکانەکەن ئەبینین کاتێککە ئەچن بۆیە پاژماوەکانی خۆیان لە ناو سروشتی شاخەکان بەجێ ئێڵون یاخۆ جاری وایە ئاگرەکەنەوە ئەبنەوەی چی سوستاندنی بەشێکی زۆری لە وەرگا و دار و درەخت و سروشتی شاخەکانی کوردستان کەمە بۆتە هۆی کاریگەری لەسەر شاخان هەبێەوە بێتە هۆی گۆڕانکاری لە سروشتی شاخەکانی کوردستان. بۆیە ئێمە وەکو شاخەوانان هەردەم خەریکی ئەوە بووینێکەوە کار بۆ ئەو بکەین ڕێنمایی گەشتیاران بکەین و ڕێنمایی شاخەوانان خۆمان کە لەوێ بووینە کە ئەم پارێزگایی لەم سروشتە جوانە بکەین کە نێلین چیتر شاخەکانی کوردستان نەشێوێنرێ بەڵکو پارێزگاری بکرێت و پارێزگاری لە ژینگەی کوردستان بکرێت چونکە ئەو ژینگەی ئێمە هەمانە پێم وابێ لە زۆربەی وڵاتانی جیهان کە ئەمڕۆ شانازی ئەەکەن بۆی کە سروشتی جوانیانێ و خەڵکی گەچێک گەشتیاری بۆ لایەن سەردانیانەکە پێم وابێ ئێمە هیچمان لەوان کەمتر نیە ئەگەر سروشتی شاخەکانی کوردستان ئێمە لەوان تایبەتر و جوانتر و خۆشتر نەبێ کەمتر نییە. هەڵەتاتوان بڵم ئێوە خۆشببختن بۆی کە زەتر لە تاکێکی دیکە ئاشنای سروشتی کوردستان بوونا ئاشنای ناوتە جیاوازەکانی کوردستان بوونا باشتر ئەزانن کە لە کوردستاندا بەڕاستی مەخاوەنی جۆرە سروشتێکین کە ئەمەش جێگەی دڵخۆشیە بێکمان کاکە میر دێمە لای تۆ بچووکترین شاخەوانی هەرێمی کوردستان و عێراقیت ئێستا کە تەمەنت 8 ساڵە بەڵام تۆ 2 ساڵ دەبێت کە خەریکی شاخەوانی یاخود لەگەڵ باوکت و ئەم گروپە ئەچیت بۆ شاخەوان دەبێت پێم بڵیت چۆنی بوو بڕیارەدا کە ببی بە شاخەوان چۆنی بوو حەزت لێ بوو کە بەناو شاخەکانی کوردستاندا بگەڕێیت؟ باوکم ئەوەی بۆ هەڵگورد و بێکۆتیان ئاهاتەوە باسی دەکرد باسی شاخەکانی ئەکرد؟ بەڵێ. ئەی شاخەکان جوانن چووینە خۆش بووە؟ بەڵێ. ئەو باسێ کرد؟ ئەی دوای تۆ بە باوکت چی وتوت وتت من ئەمێ لەگەڵ تا بێن بۆ شاخەوانی یان باوکت پێیوتی وەرە تۆش لەگەڵمانە بابوو بم؟ من پێم وت با لەگەڵ تا بێم. وتت باوکە بابێم لەگەڵتانە بم من بۆ شاخەوانی؟ بەڵێ. تا ئێستا بۆ چەند شاخ ڕۆشتویتە لەگەڵ باوکتە؟ یەکەم کانی بنە لووتکەی دارەبەن، دووەم تەنگی تابیر، سێم دەرەی ماغ، چوارەم هەڵشۆ، پێنجم پیرەمەگر و شەشەم گەلی زۆرەگوان ئەشکەوتی شانەدەر. ئەمانە هەمی بە سستی لە بەهەمی بە دویەکە ڕۆشتوتە هەموو ناوەکانیش لەبەرە. ئەی ئافرین کامیان میر لە هەمیان بەرزتر بوو یاخود کە گەشتەکە و پیاکە هەستەکە زۆر سەختە بۆ یاخود تۆزێک قورسە؟ پیرەمەگرون زۆر بەرزە؟ بەڵێ. هەموو ڕێگاکەت خۆت لەگەڵ باوکتا بڕیت؟ بەڵێ. چۆن بوو کە بۆ شاخە سەرەکەوتی؟ زۆر خۆش بوو. زۆر خۆش بوو هیلاک نابوویت؟ کەمێک هیلاک بوو. یەکەم جار کە بە شاخدا سەردەکەوتی هەستت چۆن بوو یانی؟ هەستێ خۆش. هەست بە هیلاکی ناکرد کە بە شاخێکی ئاوا بەرزا سەرکەوی؟ بە. کە لەگەڵ کۆمەڵێکا بوویتە باوکت و هەموو ئەو شاخەوانەکانی دیکە تەمەنیان لە تۆ زیاتر بووە هەڵبەتا ڕەنگە بە ئەزممویش و بە قووەتیش لە تۆ زیاتر ببێتن بەڵام تۆ چۆن ئاوا سیقەت بە خۆت بوو کە بڵێ میش لەگەڵ ئێوە دێم بۆ شاخەوانی منیش دەمێ بوو شاخانە سەرپاوم. زۆر حەزم لێ بوو خۆم زۆر شتم خواوتم با بە خۆت بم هێزم هەبێ بەسەر شاخ و شتا سەرکەوت. هەموو شاخەکان خۆ سەرەکەوتی باوکت لە باوشی ناکردی؟ نەخێر. هەمی بە تەنیا خۆت بووی؟ بەڵێ. ئەی ئافرین. میر تۆ ئێستا خوێندکاری قۆناغی سێمی دوایە؟ بەڵێ. قۆناغی هاوڕەکانت چیت پێ دەڵێن یاخۆ تۆ کە ئەچی بۆ گەشتی شاخەوانی کاگەڕێیتەوە بۆ هاوڕەکانت باسە کرد کە من چوومە بۆ ئەو گەشتا بەو شاخانە سەرکەوتوم؟ بەڵێ. هاوڕەکانت چیان پێوتی؟ هاوڕێکانیشم حەزیان لێ کرد. حەزیانەکە لەگەڵ توای بێن بۆ شاخەوانی؟ بەڵێ. کەسیانت بردووە؟ نەخێر. کەسێک لە هیچ کەسێک لە هاوڕەکانت لەگەڵ توان نەهاتون؟ نەخێر. هەر خۆت چووی؟ بەڵێ. دوایین جار کە چووی بۆ شاخەوانی کەی بوو؟ دوایی جار بۆ شاخەوانی زستان بوو هاوین بوو؟ زستانە بۆ گوڵگەشت ئەڕۆشتی بەس کە ئەهاتە باروشت بۆ لووتکەوشت. زستانان بۆ گوڵگەشت واتە لووتکەکان زۆر بەرز نەبوون کە ئەڕۆشتی بۆ لە زستانە؟ پیرەمەگر و بەلای منەوە کە ڕۆشتم بۆ بانی لامووی بەرزتر بوو. لەهەمی بەرزتر بوو؟ ئەی چی لەبەرە کرد میر؟ جلوبەرگی شاخەوانی. چی وادەی جلوبەرگەکانم پێ بڵێ
بۆ یەکە هەر کەسێک بێ بچێت بۆ شاخەوانی لە جوانی تۆ لە بەرکات بۆی بتوانێت بە باشی سەرکەوێت بە چیاکەیە پێڵایە باش لەگەڵ جلوبەرگی شاخانی و جانتایەکی باش سووک. جانتایەکی سووک جانتاکە چی تێ کرد؟ جانتاکە وەکو جابۆشت وەکو جلی خۆت و ئاو و بەڵێ ئەوانی کە پێویستە ئەبێ لە ڕێگاکەوایە. بەڵێ میر قەت هەبووە ڕووداوی ناخۆشە بەسەر بێت یاخود هیلاک بیت بخزەیت بکەویت تەنگە نەفەس بیت داخێر قەت گەشتە کردووە جەوەکە سار بێت بەفراوی بێت بۆ جۆ بەفراوی نەڕۆشتو هیچ کاتێک لە زستانت نەڕۆشتیتە بۆ منە شاخەکان یاخود ئەو دۆڵانی کە پیاتێ پەڕیوێن بەفری پێوە بێت نەخێر هەموو کاتێک جەوەکان خۆش بووە. چی دەڵێ بۆ مناڵانی کە لە تەمەنی تویان بیانەوێت ئاوا شاخەوانی کەن ئایا کارێکی قورسە ئەگەر ئەوان وەکو تۆ بیانەوێت چن بۆ شاخەوانی بە شاخا سەرکەون؟ ئاسانە بەس بەقۆت بێت جلوبەرگی شاخانی چاکن لەبەر بێ تا چۆن بەقەوت میانی بۆ منە ئاوریان بەرز بێت هەموو کەسێکە بڵێ ئەتوانم ئەوانش ئەتوان بە شاخەکان سەرکەون؟ بەڵ زۆر باشە نمونە زۆر بێت کاکەمیر. کاک حەمید دێمەوە لای تۆ ئەزمموی شاخەوانی ئەزمونێکی جیاوازە هەڵبەتە چەند کەسێکە پێکەوە بەم کارە هەڵدەستن یاخود دەچن بە شاخەکانی هەرێمی کوردستاندا دەگەڕێن. ئەو ئەزمونە چی بە ئێوە بەخشیوەوەتە لە ماوەی ئەم چەند ساڵەدا تایبەتی گروپەکەتان ماوەی زیاتر لە 3 ساڵە دامەزراوە ڕەنگە خۆشتان پێشتر هەر بەکاری شاخەوانی و سەرقاڵ بوو بێتن. دەبێت بزانم ئەزمموی شاخەوانی چی بە ئێوە بەخشیوە؟ بەڵێ دیارە لەمە لە ماوەی کارکردمان لە کاری شاخەوانی و شاغڕەویە فێری زۆر شت بووین زۆر شت لە شاخەوانی فێر بووین لە شاخەوانی فێری ئەوەی کردین کەەوە توانای خۆڕاگریمانە بێ سەبرمانە بێ بە تایبەتی ئێمە کاتێک کە شاخەوانیەکەین لە هەر چوار وەرزەکەی ساڵە بەهار و هاوین وستان پاییز کاتێکە لە وەرزی زستانە ئێمە ئەڕوون گەشتەکەین زۆر کبەی کات گۆڕانی کەشەوە ڕوئەدا لە پڕێک سیرەکەی تووشی بەفربارینێکی زۆر بارانبارینێکی زۆر ئەبین ئەمە فێرمانەکە کە ئێمە خۆڕاگر بین لە بەرامبەر سەرما گەرما و پاشان فێری ئەومانەکە کە ئێمە بتوانین بەرگەی ئەو کێشانە بگرین کە ڕوبەڕوومانە بێتەوە. دیارە ئەمە شاخەوانی کە یەکێکە لە ئەوەی کەوا فێرەکە کە بتانی تۆ چارەسەریشت هەبێ بتوانانی جگە لەوەی کەوا بتانی خۆڕاگربی بۆ چارەسەریش دەبێ بۆ ئەو کێشانی کە ڕوبەڕووتە بێتەوە لە شاخە. سەختترین کاتی شاخەوانی بۆ ئێوە کەی بوو یاخودەوەکو شاخەوانێکە ئەزمونە کردبێ لە کاتی گەشتەکانتان چ کاتێک بۆ یاخود وەرزەکان کاریگەری هەیە لەسەر سەخت بوونی شاخەوانەکەتان؟ وەڵی تەمان بەڵێ کاریگەری هەیە بۆ نمونە لە وەرزی ستانە تۆ ڕووی بۆ شاخ پێویستە زیاتر ئامادەکاری بکەیت چکاتەوە لە شاخی لەوانەیە بە حکومی ئەوەی کە وەرزێکی بارانبارینە وەرزی بەفربارینە لەوانێت تۆ لە ڕێگابی تووشی بەفربارینێک بی حاڵەتەن بۆی هەیە ڕێگال لێ بگیرێ تۆ بێ ئامادەکاری کرد بێ پێشتر بۆ ئەوە بتوانانی کەوا بتوانانی ڕوبەڕووی ئەو کێشەی بیتەوە کە ڕوبەڕوو دەبێتەوە. بڵێ هەرجەکانی بوون بە شاخەوان چییە؟ ئەو کەسانی کە لە گەشتەکانتاندا لەگەڵتانان دەبێت مەرجەکانیان چی بوو منە منداڵێکی وەکو کاکەمیر لەگەڵتاندایە ئایا شاخەوانی بۆ ئەو سەخت نابێت یاخود لەگەڵ کەسانێکی هاوتەمەنی وەکو ئێوە بۆ شوازە گەشت بکەن مەرجەکانی ئێوە چی دەبێت بۆ کەسەکە بێوە لەگەڵتانە گەشت بکات؟ زۆر باشە پرسیارێکی زۆر بەجێ دەستە خۆش بێ دیارە ئێمە وەکو گروپەکەی خۆمان گروپی شاخەوانی چەرموو ئێمە فۆرمێکمان هەیە فۆرمی بەشداریکردن لە گەشتی شاخەوانی گروپی شاخەوانی چەرمووە لە 9 خاڵ پێگاتووە ئێمە ئەم 9 خاڵەیەکێک لەوانە ئەوەی کە گەشت لەگەڵ ئێمەیەکە بێت تەمەنی لە خوار 18 ساڵ نابێ بەشداری بکە لەگەڵ ئێمە بە یەک مەرج بەشداریەکە کە ئەو کەسەکە دێ لە خوار 18 ساڵە کەسی یەکەمی لەگەڵ بێ بە نمونە کاکەمیر کاتێ لەگەڵ ئێمە بەشداری کردووە کەسی یەکەمی کە باوکێتی لەگەڵی بووە مامی لەگەڵی بووە کوڕێکی مامی لەگەڵی بووە بەشداری گووە پاشان لەگەڵ ئەمەی شاکە ئەمانیشی لەگەڵ بۆ ئێمە مەرجێکی ترمان هەبووە ئەمە ئەبێ بزانین ئەم کەسە ئەم مناڵە لەلانی تەندروستیەوە جەستەی تەواوە ئەتوانێت بۆنە لە شاخە کاتێک ئێمە ئەیبین ئەتوانێت بەرگەی ئەو ساردی و گەرمی و یاخود ئەو ڕێگا دوور و درێژە بکا کە دێ لەگەڵمانە ئەمەیەکێ لەوەیەکێکی تر لەوە کە لە خوار 18 ساڵە مەرجێکی تر لە پاڵێ ئەوەیە کە ئێمە ئەم کەسەکە دێ بۆ گەشت یەکەم جا نابێت بەشداری گەشتێکی سەختکە بە نمونە پیرەمەگرون کاگمیر پێش پیرەمەگرون
چەند گەشتێکی تری کردو لە شوێنە ئاسایەکانە گوڵگەشت بەشداری کردو ئەمجا بردومانە بۆ پیرەمەگرون. ئەزمموی کاکەمی چۆن هەڵەسەنگێنیت؟ وڵایی گەشتەکانتان لەکە لەگەڵتان بووە زۆر باش بووە، ینی لە چاو تەمەنەکەی زۆر باش بووە، چکە ئێمە بە حکمەوەی کە بڵین فترێکی زۆرە ئێمە لە شاخەوانیە خەریکی شاخەوانیەکەین خەڵکێکمان لەگەڵا بۆ تەمەنیشی ینی تەمەنی گەنجیش بووە نەیتوانانی خۆی لە پیرەمەگروندا، بەڵام کاکەمیر سوپاس بەخواتوانیتی زۆر بە سەرکەوتوی بگاتە لووتکەی پیرەمەگرون کە من پێم وایە پیرەمەگرون بە قەنەعەتی خۆم ڕەنگە کەسێکی تر ڕەنگەوە بیر نکاتەوە من ئەڵێم پیرەمەگرون ڕاستە دەیەمین شاخی سنووری هەرێمی کوردستانە و سێمین شاخی سنووری پارێزگای سلێمانی، بەڵام بە قەنەعەتی من یەکێکە لە شاخە هەرە سەختەکانی کوردستان کە کەسێک بتوانێت بگاتە پیرەمەگرون بە مانای کەلیمە شاخەوانە دیارە کاکەمیر یەکێ بوو لەوانە توانیتی بێ. پاشان ئێمە لە فۆرمەکەی کە ئیدێن کە بۆ بەشداریکردن ئەبێ ئەو کەسەی کە دێ بەشداری لەگەڵ ئێمەیەکە ڕێگە پێدراو بێ، ڕێگە پێدراو بێ لە هەموو لایەنەکانی بۆ کێشەی نەبێت لەگەڵ دەستگا ئەمنیەکانە وەتا هیچ کێشەیەکی لەگەڵ دەستگای ئەمنیە نەبێ و بەم مەرجە ئەتوانێت لەگەڵ ئێمە بەشداری بکات کە ئێمە ئەوە فۆرمێکە تایبەت بە خۆمان بە مەرجانە ئەلین بەشداری بکات. بەڵێ وەتا کاکەمیر لە گەشتەکە بەغیرت بووە توانێتی زۆر باشی نەتاو تەمەنەکەی ینی بەڕاستی نەکەرێت زۆریش بەگیرێت نمونەی خۆتان لا بووە لامانە بەڵام لە تەمەنی ئەو نییە کاکەمیر بچووکتین بڵین کەس بووە کە بەشداری کو لەگەڵمان ئێمە لە گەشتەکانمانە زۆربەی کات بە بڵێن مناڵانی خوارد تەمەنی 18 ساڵ بڵین لەگەڵمان بەشداری کردووە، بەڵام وەکو تەمەنی کاکەمیر ناچووکە کاکەمیر یەکەم کەس بووە بڵین تەمەنیێکی ئاو بچوک بێ و بەو تەمەنە بەشداری بکە. بەڵێ زۆر بەخێر بن خوشحاڵ بووم کە ئەم بەیانی ئێوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. چیتان هەیە لە کۆتاییە کاک حەمید کە تۆ بتێ بە بینەرانی بڵێ لە خۆشە خاوانانی بڵێیت؟ وڵی سەرەتا من بە سوپاسی کەناڵەکەتان کرد دووبارە سوپاسانەکەین و دەستان خۆش بێ بەڕاستی ئێوە کارێکی باشتان کرد بۆ ئەم بەسەرکردنەوەی ئێمەوە لە ساڵ ڕۆژی جیهانی شاخە دەستخۆشیتان لێکین دەستان خۆش بێ وەلێرە و دووبارە پیرۆزبایی لە تەواوی شاخەوانانی کوردستانەکەین هیوای سەلامەتیان بۆ خوازین و بە هیوای ئەوەی کەوا ئێمەی شاخەوان بتوانین ببین بە نمونەیەکی باش لە کوردستانە بە خزمەتکردن بە سروشتی جوانی کوردستان و بەرەو پێشبردننی و سروشتی کوردستان بناسیێنین بە تەواوی جیهان کە بڵین ئێمەیش وەکو کورد ئەمە خاوەن ئەم سروشتە جوانین و ئێمە هیچمان کەمتر نییە لەوانیکەوە کە لە جیهانە بانگەشەی ئەواکەن کە خاوەن سروشتێک و وڵاتێکی خۆش و تایبەتن ئێمەش بێبەژنینەوە. کاکەمیر تۆ چیت هەیە لە کۆتاییە بڵێ؟ ئەتەوێت چی بۆ کەسانە بڵێ کە هاوتەمەنی خۆتن یا خۆت ئەوانی شاخەوانن ئانەوێت شاخەوانی بکەن چیت هەیە بۆیان؟ وڵا ئەو باشێ لەگەڵ ئێبێ بێم بۆ شاخانی حەزەکەی مناڵی هاوتەمەنی خۆدا خۆت هاوڕەکانی هاوتەمەنی خۆت لەگەڵ تا بێن بە شاخەوانی ئەوانیشی لەگەڵ بن؟ بەڵ باشە زۆر بەخێر بێن کاک حەمید کاکەمی زۆر بەخێر بن هیوای سەرکەوتنتان بۆ بە ڕێزی دەستی خۆش بێ و سەلامەت بێ.